دوای نزیکەی یەک ساڵ ئامادەکاری ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە سەردانێکی یەک ڕۆژە دێتە عێراق. ئەم سەردانە لە چوارچێوەی بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی هەردوولا دێت لە ساڵانی ڕابردوو بە هەنگاوێکی جیاواز لەو ڕووەوە دادەنرێت. پێشتر هەریەک لە هاکان فیدان وەزیری دەرەوە، یاشار گولەر وەزیری بەرگری، عومەر بۆلات وەزیری بازرگانی، عەبدولقادر ئۆڕاڵ ئۆغڵۆ وەزیری گەیاندن و ژێرخان و ئیبراهیم کاڵن سەرۆکی دەزگای هەواڵگری نیشتیمانی میت وەک بەرپرسی باڵای تورکیا سەردانی عێراقیان کردووە. لە بەرانبەریشدا سەردانی هەریەک لە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق، فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق، حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق، دواترینیشیان موحسین مندەلاوی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە وەکالەت بۆ تورکیا، گەواهیدەری ئەوەن کە نیازی هەردوو وڵات بۆ بەرزکردنی ئاستی پەیوەندیەکان لە لووتکەدایە و ڕێخۆشکەریش کراوە بۆ ئەم سەردانەی ئەردۆغان. پەرەپێدانی پەیوەندی ئابووریەکان گرنگیەکی سەرەکی هەبووە لە ئاسۆی پەیوەندیەکانی هەردوولە، بە تایبەت کە پرۆژەیەکی ستراتیجی پەرژەوەندیەکانی ئەو دوو وڵاتە بەیەکەوە دەبەستێتەوە. ئەویش پرۆژەی ڕێگای گەشەپێدانە کە بە درێژایی 1200 کیلۆمەتر بەندەری فاو لە کەنداوی بەسرەوە و وڵاتانی کەندا و بەگشتی بە ڕێگەی عێراق و تورکیا بە ئەوروپا دەبەستێتەوە. لە کۆی دیدارەکانی ئەم دوو ساڵەدا جێبەجێکردنی پرۆژەی ڕێگەی گەشەپێدان وەک بنەمایەک بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی ئابووری نێوان دوو وڵات جەختی لێکراوەتەوە. بابەتێکی دیکە کە بەلای تورکیاوە زۆر گرنگە دۆسیەی ئەمنیە، بە تایبەت پرسی پەکەکە کە یەکێک لە سەرەکیترین ئامانجەکانی ئەو وڵاتەیە و دەیەوێت عێراقیش لەگەڵی هاوبەش بێت. سەردانی هەریەک لە هاکان فیدان وەزیری دەرەوە لە ئابی 2023 و دواتر سەرۆکی دەزگای هەواڵگری نیشتیمانی تورکیا لە کانونی دووهەمی ئەم ساڵدا، هەروەها یاشار گولەر وەزیری بەرگری تورکیا لە 6 شوبات بۆ هەماهەنگی زیاتر بووە لەسەر ئەو پرسە. سەردانی ئەو شاندا بە دەرکردنی ڕاگەیەندراوێکی هاوبەش کۆتایی هات. لە ڕاگەیەندراوەکەدا جەخت لەسەر یەکگرتووی گوتاری سیاسی، ڕێزگرتن لە سەروەری یەکپارچەیی خاکی عێراق و جەختیش لەوە کرایەوە کە پەکەکە وەک هەڕەشەیەک لەسەر پەیوەندیەکانی نێوان دوو وڵات بناسرێت. ئاماژە بەوەش کراوە پەکەکە وەک ڕێکخراوێکی نایاسایی بناسرێت و بوونی لە عێراق بە پێچەوانەی دەستوری وڵاتەکە دەبێت. لە کانونی یەکەمی 2023 لە ئەنجامی گفتوگۆکانی بەرپرسانی تورکیا و عێراق، پەکەکە وەک هەڕەشەی هاوبەش لە نێوان دوو وڵات پێناسە کرا. دوای ئەوەش بۆ یەکەم جارە چەمکی ڕێکخراوی نایاسایی بۆ بەکاردەهێنرێت. ئەم پرسەش بەلای تورکیاوە بووەتە بنەما بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکانی دیکە، بە تایبەتی پرسی ئاو کە عێراق زۆر ئاتاجێتی.